خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەرکوێ یەکەن سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵ و ئاسوودەم لە بەرنامەیەکی نوێی باس و خواست بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە. لە باس و خواستی ئەمڕۆماندا باز لەوە دەکەین چۆن بانگەواز بۆ ئیسلام بکەین بە بێدەنگی. سەیدنا عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕوبەڕووی یارانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەیفەرموو بانگەواز بۆ ئیسلام بکەن بە بێدەنگی. وتیان چۆن بانگەوازی خەڵکی بکەین بە بێدەنگی؟ فەرمووی بە ڕەوشت و ئاکارە پەسەندەکانتان لە یەکێک لە کارگەکانی ساردکردن و هەڵگرتنی خواردن لە وڵاتێکی موسڵمان نشیندا ئەندازیارێکی موسڵمان هەموو ڕۆژێک کە دەچێتە سەرکارەکەی سەلامێکی گەرم و گوڕانە و پڕ لە زەردەخەنە لە کارمەندی پرزگەکە دەکات و بەڕوویەکی خۆش و پڕ لە میهر پێشوازی لێ دەکات. اینجا واژۆی هاتنی خۆی دەکا و دەچێتە سەرکارەکەی. ئێوارانیش بە هەمان شێوە بەخوا حافیزیەکی پڕ لە خۆشەویستی مهر و سۆز و بەخشینی زەردەخەنە و ماڵئاوایی لە کارمەندەکە واژۆی چوونە دەرەوەی خۆشی دەکات. ئەم کردارە جوانەی ئەم ئەندازیارە موسڵمانە ڕۆژ بە ڕۆژ بەردەوام دەبێ و دووبارە دەبێتەوە تا ڕۆژێک کارمەندی پرزگەکە هەست دەکا تەواوی کارمەندەکان گەڕاونەتەوە و ئیمزای ڕۆشتنە دەرەوەی خۆیان و تەوابوونی کارەکەیان کردووە تەنها ئەو ئەندازیارە نەبێ کە لەو کاتەشدا ئەم کارمەندە دەڵێ زۆر تاسە و تامەزرۆی زەردەخەنە و سەلام و کەلامە خۆشەکانی بووم. پاشەوە چووم بە هەموو بەشەکانی ساردخانە و کارگەکەدا گەڕام سیر دەکەم لە بەشێکی کارگەکەدا دەرگای ئەو بەشە لەسەر ئەندازیارە موسڵمانەکە کڵۆم دراوە و قفڵ دراوە و لە تاو سەرما و ناڕەحەتیش خەریکە برستی لێ دەبڕێت و گیانی دەردەچێت. بۆیە منیش باش بوو دەرگاکەم بۆ کردەوە و پێشم گوت لە ماوەی ئەم چەند ساڵەدا هێندە سۆز و بەزەیی و خۆشەویستی و زەردەخەنە و سەلام و ڕێز و حورمەتت بەم بەخشیوە. بۆیە منیش ئەمڕۆ هەستم کرد کەوا هەموو کارگەکە چۆڵە لەبەرەوەی کە تۆ هێشتا نەگەڕاویتەوە. هیوادارم بەم کردەوەیم توانی بێتم کەمترین پاداشتی تۆم دابێتەوە. بانگەوازکردن بە بێدەنگی بەو سیفەت و ئەخلاقە معنەویانەی کە مرۆڤەکان هەیەی بەو پێدراوانەی کە خوای گەورە بە هەر مرۆڤێکی بەخشیوە بێ ئەوەی ئەندامەکانی جەستەی بەکار بهێنێ یا بەبێ ئەوەی زمان و دەمی بەکار بهێنێ لە بانگەوازکردن بۆ خەڵک یەکێکە لە شێوازەکانی بانگەوازی بۆ بانگەوازکردنی خەڵک بۆ ڕێگەی پەیامی خوا کە بەشێ لە پێغەمبەران ئەم بانگەوازەشیان بەکارهێناوە. تەنانەت مێژونووسانی ئیسلامی بە شانازیەوە باز لە هۆکاری موسڵمانبوونی بەشێکی زۆری موسڵمانانی ئەندەلوس دەکەن کە گەورەترین ویلایەتی موسڵمانان بووە تەنها بە ڕەوشت و سیفات و دەستپاکی و ئەمانەت پارێزی و ڕازگۆیی بازرگانە موسڵمانەکان. لەم بەرنامەیەدا باز لە گرنگی بوونی ئەم شێوازە لە بانگەواز لە ژیانی موسڵمانان دەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی زانایانی. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. وای گەورەی سەرکەوتوو گاڵشتان ساغ. زۆر سوپاس مامۆستا. سەرتا پێم خۆشە بزانین ئەم جۆرە لە بانگەواز ئێستا بمانێنەمان لە کۆمەڵگەی ئێمە لای تاکتاکی موسڵمانان شتێکی نامۆیلەوە چێر نەشیان بیست بێ. تەنانەت هاوڵانی پێغەمبەری خوا فەرموون بە سەیدنا عومەر چۆن بانگەوازی خەڵک ئەکرێ بە بێدەنگی. ئەم بانگەوازە کامەیە و چی ئەگرێتەوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه اللهم آمين. سڵاوی خوای گەورە لە جەنابەت و هەروەها لە هەموو بینەرانی بەڕێز و خۆشەویست بێت. دیارە دەعوە بانگەوازکردن بۆ دینی خوای پەروەردگار تەبارەکە وتەعالە وەسائیل و هۆکار و جۆرەکانی زۆرن. وەکو ئینسان دەتوانێت بە قسە و بەوتە بانگەوازکە بۆ دینی خوای پەروەردگار هەرکو خوای گەورە و میرەبانە فەرمێت ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. چ قسەیەک لەوە جوانترە چاکترە کە ئینسان بانگەوازی خەڵکی بکات بۆ لای خوای پەروەردگار تەبارەکە وتەعالە. کەواتە بەشێک لە بانگەواز ئەوەیە کە ئینسان بە وتە و بە وتار و بە ئامۆژگاری بانگەوازی خەڵکی دەکات. بەشێک لە دەعوە بانگەواز بریتیە لە عەمەلی و لە کردەیی ئەوەیە کە ئینسان بە کردەوەکانی خۆی مصداقیەتی دەعوە بانگەوازەکەی خۆی بۆ خەڵکی نیشان بدات. حتما تۆ کاتێ بانگەوازی شتێگەکەی خەڵکیش
تەماشای ئاکار و ڕەوشی تۆ ئەکا بزانە تا چەندە ڕنگدانەوەی هەیە. جۆرێکی تر لە دەعوە و بانگەواز ئەوەیە کە ئینسان نە ئەوەی قسە بکا بۆ خەڵکی، نە ئەوە ئیشێ بکا کە لە بواری عیبادەتەکان ئەو سەرنجی خەڵکی ڕاکێشێت، بەڵام جۆرێک ئاکار و ئەخلاق و ڕەوشتی خۆی لە ناو کۆمەلگا یا بە تایبەتر لە ناو ئیش و کارەکەی خۆیان نیشانی خەڵکی ئەدات، سەرنجی خەڵکی ڕائەکێشێ کە دیارە ئەم ئاکار و ئەخلاقە شتێک هەیە فێری کردووە کە ئەمە دینەکەیەتی فێری کردووە کە ببێتە کەسێکی باش و ببێتە کەسێکی نمونە و ببێتە کەسێک کە سەرنجی خەڵکی ڕابکێشێت ئاخۆ ئەم دینە چییە کە ئەم کەسەی فێری ئەمە کردووە. بۆیە ڕەنگە جاری وا هەیە کاتێک کە کەسێکە بینن بەو شێوازەیە لە هەر جێگە و مەکانێکدا بێ خەڵک سیقە و متمانەی پێی هەیە. بۆ نمونە کەسەکە بۆ مەجار ئەهلی دینیش نییە، بەڵام دەڵێ وەڵای خەوێکم بینی و ئەتوانی بۆم لێک بیتەوە، وەڵای ئەمڕۆ شتێکم لێ بەسەر هات ئەتوانی ئامۆژگاریم بکەی، وەڵای حاڵەتێکی ئاوام هەیە یا خزمێکم هەیە ئاوایە ئەتوانیت تۆ لەم ڕێگایە وردە و دەرکایەکت کردەوە بۆ ئەم کەسە کە تۆ بە ڕاوێشکار و مستەشار بزانێت کە ڕسوڵ الله صلی الله علیه و سلم المستەشار و مؤتەمەنون، ئەو کەسەی ڕاوێژی پێ ئەکرێ ئەمیندارە. تۆ ئەم ئەمینداریت لە چییەوە بەخشی بە کەسەکەی بەرامبەرت؟ بە کۆمەڵێک ئەخلاق و ڕەوشت، نەک بەو شازە تۆ بە خەڵکی بڵێ من کەسێکی ئەمیندارم و من کەسێکی شارزەمی و هەر پرسیارێکتان بوو بێن لە منی بکەن، بەبێ ئیدعای ئەوە، بەڵام هەر ڕەوشت و ئەخلاق و ئاکارەکە بۆ خۆی ئەمە بانگەوازێک بوو دای بەگوێی ئەو کەسانەدا کە متابعەی تۆ ئەکەن و تۆ ئەبینن و سەرنجی تۆ ئەدەن کە پێت بڵێن بەڕاستی ئەم کەسە دیارە دینەکەی فێری ئەوەی کردووە. دیار ئەمە چەنە کارێکی باشە، چەنە کارێکی گەورەیە، بەنابەخۆ عەکسەکەشی بە هەمان شێوە زەرەر و زیانی زۆرە. لە کاتێکا کە ئێمە بانگەوازی شتێکەکەین بەڵام جۆرێکی تر نیشانی خەڵکی بدەین و جۆرێکی تر ئەوان بیبینن، ئەوە ئاسەواری خراپی هەیە بەنابەخوا لەسەر ئینسان. کەواتە ئەم بابەتەی کە بەڕێزت ئاماژەت پێدا خاڵێکی زۆر گەورە و گرنگە، چونکە ڕەنگە زۆر جار خەڵکی یعنی تا حدێک بێتاقەت بێت، یعنی جیازوە کاتی نەبێت دابنیشە گوێ لە وتار و محاضەری یا ئەمانە بگرێت یا شتێکی تر ببینێت، بەڵام دەکرێت ئێمە بە بێدەنگی خۆمان، بەڵام بێدەنگی دەم و زبانمان، بەڵام ئەخلاقمان ئیژەکات، کردەوەکانمان ئیژەکات، ڕەوشتمان کاریگەری هەیە لەسەر خەڵکی. ئەو کاتە خەڵکی کە ئەوە ئەبینن ئاوێنەیەکی جوان شتێکی جوانە لە بەرامبەر کاتێک کە تەماشایەکەن، ئەو کاتە کاریگەریان لەسەر دروست دەکات کە بە دوای حەقیقەت و ڕاستی ئەمەدا بگەڕێت. زۆر باش مامۆستا، قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن باسی ئەم جۆرە لە بانگەوازیان کردو؟ ئایا پێگە و شوێنێک بۆ ئەم بانگەوازە دانراوە لە هەردوو سەرچاوەکەی مسلماناندا؟ طبعا خوای گەورە تەبارەکە و تەعالە کە پێغەمبەرانی نردووە سەڵات و سەلامی خوای پەروەردگارە لەسەر بێت، ئەم پێغەمبەرانە کە خوای گەورە نردوونی هەمووی ئەفەرمێت وما ئەرسەلنا من رەسوول إلا بلسان قومه ليبين لهم. پێغەمبەران بە زمانی گەلەکەی خۆیان هاتون بۆ ئەوی کە بۆیان ڕۆشنکەنەوە، بۆ ئەوی کە دەعوە و بانگەوازی ئومەتەکانی خۆیان بکەن. بەشێک لە گوتاری ئەم پێغەمبەرانی خوا سەڵات و سەلامی خوای پەروەردگارن لەسەر بێت بریتی بووە لە واقعی ژیانی خۆیان لە بەرامبەر خەڵکیدا. یعنی بۆ نمونە کەسی وا هەبووە بەبێ ئەوەی پێغەمبەر ببینێت، بەڵام ببینینی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیمانی هێناوە. بەڵێ عەبدوڵای کوڕی سەلام کە یەکێکە لە گەورە زانانی جوولەکە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێ بۆ یەکێ لە هاوڵانی بەڕێزی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام زۆر باسی دەنگ و باسی پێغەمبەری بیسبوو عەلەیهی سەڵات و سەلام. ئەم پیاوە نیشتەجێی شاری مەدینەیە کە ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات و سەلام دەڕواتە شاری مەدینە، دەفەرمێ دەبێ بڕۆم بزانم ئەم پیاوە ببینم و متابعەی بکەم و بزانم چی ئەڵێت و فەرمانی چی بە خەڵکی ئەکات، من کابراایکی زانم دەتوانم ئەم پیاوە هەڵسەنگێنم. کە دەڕواتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام لە بەردەم ماڵێکێک لە ئەنساریەکان دەکا بۆ ئەیوبی ئەنساریە کە پرێکیان بۆ دروست کردووە، گسکیان داوە و ئیتر خەڵک دێ تەماشای پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەبوو بەکر وەستاوە کە خەڵک تەماشاکە هەنێکی هایشان نازانێت کام ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم دیقە دەدا ئەبوو بەکر هەندێک جار کەوە هەتاوەکە دێ ئاواسی بەرە کام ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم ئەمجا ئەزانن ئەمە ئەبوو بەکرە. دوای ئەو کە عەبدوڵای کوڕی سەلام دێ تەماشای پێغەمبەری خوا کە عەلەیهی سەڵات و سەلام لەو کاتەیە قسەیە گەڵێ والله ما هو بوجه كذاب، سوێن بەخوا ئەم دەموچاوی پیاوێکی درۆزن نییە. یعنی بەس ببینینی ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات و سەلام و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام هێشتا بانگەوازی ئەم پیاوەی نەکردووە، بەڵام ببینینی ئەم پیاوە
یەکسەر شایەتیدا بۆ پێغەمبەری خوا فەرمووی سوێن بەخۆمە پێغەمبەری خوایە و ئەمە دەموچاوی ئەم پیاوە دەموچاوی پیاوێکی درۆزن نییە وتیش بابی زانم چی ئەڵێ پێغەمبەر ساسم کە یەکەم قسێکە فەرمووی ئەفشوا السەلام وأطعموا الطعام وصلوا بالليل والناس نيام تدخلوا الجنة بسلام أما أموشقاي أو نيتر خوش يزبو لا بيغمر إخوة عليه الصلاة والسلام بويا أم بيا برز خيرا إيماني هنا بويا أوشي كوصي بيغمر إخوة بيكراو عليه الصلاة والسلام للقرآن بيرزا كبرودقار فرميت وإنك لعلى خلق عظيم أي محمد عليه الصلاة والسلام براسي تول لسر روشتكي زور زور قورو ومزني كأم روشتي بيغمر إخوة عليه الصلاة والسلام أم أخلاقياتي بيغمر صلى الله عليه وسلم بەشێکی زۆری دعوە بانگەوازی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام بۆ خەڵکی ئەنی کابرا جاری هاتەوە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم گەورەترین شتی ناشرین بەرامبەر ئەنجام داوە بەڵام رسول الله علیه الصلاة والسلام بێدەنگ بووە ئەمە وای کرد دعوەی کابرای کرد کە خۆم دەتوانم وەکو تۆ جوابت بەمەوە بەس من دینەکەم ڕێگریم لێەکە کەواتە بیرەکاتەوە بێم دینە چی بێت بۆ تێکێک لە هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ کەسێک لەوانەی خۆشەویستی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام بۆیە بەڕاستی قورئان ژەگە تۆ تەماشا بکەی تەماشا ژیانی پێغەمبەران کە ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام باوکی چی ناڕەحەتی کوڕەکەی ئەکات و چەند هەڕەشەی لێ ئەکات و ئەو هەموو قسەی کە پێی ئەڵێت لئن لم تنتهي لأرجمنك واهجرني مليا بەڵام لە وەڵاما فەرمێ سلام عليك سأستغفر لك ربي إنه كان بي حفيا يعني أم هەموو هەڕەشەی لێ ئەکات بەڵام ئەو هەر ئەڵێ یا ئەبەتی لا تعبد الشيطان يا أبتي إني أخاف أن يمسك عذاب من الرحمن أي باوكي جان أي باوكي شيرينم أي باوكي بريزم دوای هەڕەشەکەیش کە ئەڵێ ئیتر تەواو دەرت دەکەم و شار بە دەرەکەمانە ئەفەرمێ سەلام عليك سڵای خوال لەسەر بێ سأستغفر لك ربي طبعا ئەم ئەخلاقیاتە لە ژیانی پێغەمبەرانە وەنە ژیانی پیاو ساڵحانە کە خوای گەورە سوبحانه وتعالى هەندێکی لە قورئان باسی ئەوانە خوای گەورە سوبحانه وتعالى تۆماری کە دۆکو لوقمانی حەکیم وەکو ئەم پیاو چاکان ڕزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لەسەر بێت بەشێک لە ژیانی ئەوان کە خوا باسێکا بریتیە لە ئەخلاقیات و لە ڕەوشت فەرماشتەکە ئیمامی عومەر کە بەڕێزت ئاماژەت پێدا ئیمامی عومەر زۆر جا بە خەڵکی فەرموو خوا خۆشەویستکەن لە دڵی خەڵکیدا خوا خۆشەویستکەن لە دڵی خەڵکیدا ئەنو چۆن خوا خۆشەویستکەن لە دڵی خەڵکیدا فەرموو بە ئەخلاقتان با خەڵک ئەخلاقی ئێوە ببینێت خوای گەورەی خۆش بێ و خوای گەورەی بێر بکەوێتەوە کارێ مەکەن خەڵک بڵێ والله ئەگەر ئەمە دین بێت و ئەگەر ئەمە ئیسلامەتی و مسلمانێتی بێ من لێ ڕائەکەم ئەوە ئیسلامی مسلمانەتی نیشانی خەڵکی مەدەن بەڵکو ئێوە کارێ بکەن خەڵک بڵێ ئافرین بۆ ئەو دینی ئەمانەی ئاوا پەروەردە کردووە بە ڕەوشتی جوان بە ئەخلاقی جوان کە ئەمە نەیفەرموو خەڵکی خوا خۆشەویستکەن لای خەڵک بە وتاردان بە قسەکردن چونکە خەڵک ڕەنگە هەموو جارێک قسە نەبیستێت یا گوێی بۆ نەگرێت بەڵام هەموو کاتێک دقەتی ئەخلاق و ئاکار و ڕەوشت دەدات باسی ئیمامی ئەحمەدێکن ڕزا و ڕەحمەتی خوای دەبێت لە سێرەکانە زۆر لە ئەهلی عیلم باسییان کردووە تەمان ئیمامی ئەحمەدێکی بۆ لەو پیاوانەی کە ئەو کاتێک کە عالمێکی ئاوا گەورە بۆ لە هەموو وڵاتانەوە خەڵک هاتووە دەرسی لەلا بخوێنێ دەفەرمون وەختی وا هەبووە کە لە محازەرەکە دانیشتووە 5,000 کەس لە دەرسەکەیان دانیشتووە بەڵام 500 کەس شتی نووسیوە ئەینە ئەو خەڵکەی تر کە هاتوون بەردەوام تەماشای هەدی و سەمت و ئەخلاق و ڕەوشت و ئاکاری ئەم پیاوەیان کردو ینی بەس ئەوەی لێ فێر بوون ئەخلاقی ئەم پیاوە ئەوەندە سەرنجی ڕاکێشا بوون هەڵسو کەوت و مامەڵەی جوانی سەرنجی ئەو خەڵکی ڕاکێشا بوو ینی حەزیان نەکرد بە سەعات دانیشن بە دیاری ئەگەر هیچیش نەنووسن کە ئەمە ئەوە ئەگەیەنێت ئەم داوای کە ئەم پیاوە کردوێتی کۆمەڵێک لە خەڵکی زیاتر مهتەم بوون پێی نووسیویان ئەوانە بەشێکی تری سوودیانەوە کەتۆ لە ئەخلاق و ڕەوشت و ئاکارەکانی ئەم کە کاریگەری ویان لەسەر دروست کردووە خەڵکی بێن ڕۆژانە دانیشن ئەوەن ئەم پیاوە خۆشەویست بێ لەلایەن بە ئەخلاق و بە ڕەوشتەکانی حەزکن لە مەجلیسیا دابنیشن و گوێ لە ئامۆژگاریەکانی بگرن چکە بەڕاستی ئەگەر ئینسان خاوەنی ئەم ئەخلاقیاتە نەبێت حەچەند شتی جوانیشی پێ بێ خەڵک ئامادە نێکەوە گوێ لێ بگرێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فرمودەیەکە فەرمێ هەر کەسێ باوەڕی بە ڕۆژی دوایی و
زیندوو بوونەوەی یا باوەڕی بەخوا بە ڕۆژی دوایی هەیە یا با خێر بڵێ یا بێدەنگ بێ لە ئەگەری نەبوونی خێرە یان لە ئەگەری نەبوونی خێرگوتندا بێدەنگی بۆ خۆی جۆرێکی دیکەنیە لە بانگەواز وەکو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی پێداوە وەکوڵێ لە ئەگەری زیادبوونی فیتنە و بەڵاوتانە و تەشەر و جنێودان بە یەکتر بێدەنگی و قسە نەکردن باشترین بانگەواز و عیبادەت نییە لەو کاتەدا. یەکێ لە هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێت عافیەت و بێوەیی و دووربوون لە کێشە و ئەمانە دەخاڵە کە ئینسان دەتوانێت پێی ئەگات لەمانە نۆ بەشیان پەیوەستە بەوەی کە ئینسان زبانی خۆی بپارێزێ و بێدەنگی هەڵبژێرێت و لە فەرمێن نۆیان بریتێ لەمە بەشێکشان ئیعتیزالوکە عەنی الناس لە سەردەمی زۆر فیتنە و لە زۆر سەردەمی بڵاوە بوونەوەی ئاژاوە و ناڕەحەتی و ئەمانەدا تۆ هەوڵ بە دوورکەوەرە لەو مەجلیسانەی کە فیتنە و ئاشوبە و نەکبەتی و نەهامەتی پێ بەڵام فەرمێن نۆ بەشیان ئەوەیە کە ئینسان زبانی خۆی بپارێزێت. طبعا ئەمە وەدیان گرتووە لە فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئینسان هەتا قسەی خێری پێ ئەکرێت قسەی خێر بکات قسەی چاکە بکات بەڵام کاتێک کە قسەیەکی خێرت پێ نەبوو قسەی شەڕ مەکە شەر ئەوە نە ئینسان قسە هەر بکات قسە تا ئەو کاتە چاکە و جێی خۆی ئەگرێ کە قسەی خێر و قسەی چاکە بێت بەڵام کە گەیشتە ئەوە قسەکە قسەیەکی خراپ بێ قسەیەکی بێسوود بێ رسول الله علیه السلام فەرمێ بێدەنگی هەڵبژێرە چونکە ئەوەش خوای گەورە سبحانه وتعالى بە خێر و بە چاکە بۆی دەنووسێ وەکو پیاوێک دێتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمانێ پێکە فەرمێ بڕۆن خێر و چاکە بکەن ئەویش فەرمێ یا رسول الله علیه السلام دەی وەڵڵاهی من چۆن خێر و چاکە بکەم فەرمووی بڕۆ ئیشکە پارە پەیاکە ئەمجا خێر و سەدەقەی لێ بکە فەرمووی ئەگەر من نەمتوانی کەوە ئەوە بکەم پارە پەیاکەم و دوای ئەوتم هاوکاری خەڵکی بکەم پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی قسەی خێرکە قسەی چاک بکە بۆ خەڵک فەرمووی ئەگەر ئەوەشم نەتوانی فەرمووی شەڕی خۆت بگرەوە لە خەڵک ئەوەی سەدەقە و خێرە وەک خێرت نییە شەڕیشت نەبێ بۆیان ئەوەش خوای گەورە سبحانه وتعالى بێگومان بە سەدەقە و بە خێر و بە چاکە بۆ دەنووسێت. زۆر باش مامۆستا لە ئێستادا لەم کۆمەڵگە بێڕەحمەدا کە مرۆڤەکان بەس لە بیری داهاتوی خۆیان بەس لە بیری پەیداکردنی مادەدان بەس لە بیری ئەوەدان کەم وەکۆڵێ پاشقل لە یەکتر بگرن ملی یەکتر بشکێنن ئەم جۆرە لە بانگەوازە چ گرنگی و ئەهمیەتێکیە لەم سەردەمەدا کە وەکو جەنابت فەرموود مرۆڤەکان هێندە ماندوون تەنانەت مەجالی ئەوەیان نییە کە دانیشن بە دیار وتارێکی سەعاتیەوە یا کتێبێکی 200 سەلاپەڕی بخوێنەوە ئەم جۆرە لە بانگەواز هەر لە کۆڵان و گەڕێکی خۆمانەوە چ گرنگی و تایبەتی و بایەخێکیە. بێگومان ئینسان هەموو کەسێک لە ناو خێزانی خۆی لە ناو خزم و کەسوکاری خۆی لە ناو گەڕەک و مەڵتی خۆی هەموو کەسێک بەڕاستی پێگەیەکی تایبەتی خۆی هەیە عادەتەن لە ناو میلەتی ئێمە کەسێک لە ناو دایرەکەی خۆی ئەو لە شوێنە پیش و ئیشەکەی خۆی گەر پابند بێ بە مزگەوت و بە جەماعەت و بەمانەوە عادەتەن خەڵک ناوی مەلایەک و ئەمانەی پێوە ئەنێن و ئیمامەت و جەماعەتی پێ ئەکەن و داوای قسەی خێری لێ ئەکەن و داوای ئامۆژگاری لێ ئەکەن و لەم حاڵەتانەدا زۆر گرنگە کە ئینسان ڕۆڵ و کاریگەری خۆی هەبێت لەسەر بەرامبەرەکەی خۆی چونکە جاری وە هەیە لەم بارە ناڕەحەتانەدا ڕەنگە خەڵکێک بێ بە مەبەست تۆ بخاتە ناو مەوقیفێکەوە خۆی ڕەنگە جار مەبەستی شکاندنی تۆش نەبێت بەڵام تۆ لە بجارێ لەبەروی ڕەمزێکی لەبەروی کەسێکی دیاریت ئەتخاتە مەوقیفێکەوە بۆی کەوە دینەکە ناشرێ بکات و بە خەڵکی بڵێ خەڵکی نە ئەمە دین و بەرنامەکە یا ئەمە موسڵمانەتی ئەم کابرایە. جا حەزەکەم نمونەیەک لەسەر ئەو بابەتە باسکەین کە لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکێک لە گەورە زاناکانی جوولەکە ناوی زەیدی کوڕی سەعنە بوو ئەم پیاوە دەڵێت ئەوەی کە لە تەوراتە بینی بووم لە وەصفی ڕەسوول الله عەلەیهی سەڵات وسەلام هەموو وەصفەکانم لە ژیانی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم بەدی کردبووم بەڵام صیفەتێک هەیە باسی حلم و هێمنی و هێواشی و لەسەرخۆیی و پشو درێژی و درەنگ تووڕەبوونی پێغەمبەرەکە صلی الله عەلەیهی وسەلەم کە حەچەنە تۆ تووڕەیکەیت ئەو حلم و هێمنی و هێواشی و لەسەرخۆی و پشو درێژی زیاد ئەکات ئەڵێ ئەم صیفەتە نەمبینی بوو بۆیە هەوڵمەدا بە هەرچۆنێک بێت ئەم صیفەتەش ببینم ئایا بەڕاستی ئەم کەسە ئەو پێغەمبەرەیە بۆی کەوە عەلەیهی سەڵات وسەلام ئیمانی پێ بهێن و شوێنی بکەوم دەڵێ ڕۆژێکیان چوون بۆ بەلای مزگەوتا تێپەڕ بووم بینم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام محەممەد لە مەجلیسێکایە ئیمامی عەلی وا لە خزمەتیە کابرایکی ئەعرابی هاتە لای وتی یا رەسوول الله عەلەیهی سەڵات وسەلام وەڵڵاهی فڵانە دێ
من زۆر قسەم بۆیان کردووە زۆر ئامۆژگاریم کردوونەوە پێم وتون ئەگەر ئێوە بێن مسلمان بن و ڕووبکەنە دینی خوا و ئیمان بێنن ئەوە خوای گەورە ئەوە نەپیت و بەرەکەت و نیعمەتی خۆی برسەتانە ئەڵژێنێ و دڵتان خۆشکە و نیعمەتان بۆ زۆرە بێ زۆر لەم بەڵێنانم داوم بەڵام ئێستا تووشی برسیەتی و قات و قڕی و نەهامەتی و ناڕەحەتێکی وابوون زۆر بێتاقەتن واللهی ئەترسم ئیمان و باوەڕ هەنە ناوترسم پاشگەز ببنەوە و ئیمان و باوەڕەکەیان لەق بێت بڵێن وەڵامە مسلمان بن هاتووشی چی بووین یا رسول الله صلی ئەگەر ئەتوانی هاوکاریان بکە و یارمەتیان بە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم بە هاوڵە بەڕێزەکەی خۆی فەرموو ئایا هیچمان هەیەکەوە یارمەتیان بدەین ئەویش فەرمووی نە وەڵڵا ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڕاستی هیچمان لەلا نییە ئەڵێ منیش لەوێ بە فرسەتم زانیوتم ئەی محەممەد عەلەیهی سڵات وسەلام ئایا من ئەتوانم معاملەیەکەی لە شەرعا پێڵێن سەلەم وتی من ئەتوانم ئێستا پارەت بەمێ تۆ چەندت پێویستە فڵانە باخ هەر کاتێک کە بەرهەمەکەی پێگەی بای ئەوەنم بیتێ کاتێکەوە بەرووبوومەکە پێگەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەی کابرای جوولەکە ڕێ ئەکەوین لەسەر ئەوە خورمایەکی دیاریکراوت بۆ دائەنێم تاوان خورما جۆری زۆرە بەڵام باخەکە دیاری ناکەین ئەوەنە خورما دیاریکراو دەدەمێ کاتێککە پێگەی تۆش ئێستا پارە و نرخەکەیمان بەرێ ئەڵێوش 80 مسقال ئاڵتوونی دەرهێنا پارەی پێبوو دای بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتی ئەمە تا فڵانە کات ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دای بە کابرا فەرمووی ئیعجل عەلەیهم وأغثهم بها بەپەلە بڕۆ هاوکاریان بکە و یارمەتیان بە ئەم پیاوەش ئەڵێ ڕۆژانم حسابە کرد تا مۆعیدەکەی دەڵێت چەند ڕۆژێکی مابوو بۆ ئەو مۆعیدە ڕۆژە چوم بۆ مزگەوت کە چوم ئەفەرمێ بینیم جەنازەی پیاوێکی ئەنساریەوە تا لە مزگەوتە ئەبوو بەکر و عومەر و عوثمان ئەوتە لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆمەڵێکی زۆر لە سەحابەکان پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام چوو نوێژی جەنازەی لەسەر کرد دوای ئەوە چووە پاڵ دیوارێک دانیشت ئەڵێ ئێستا بە فرسەتم زانی ئێستا موقفەکەی خۆمە و بتوانم من تاقی بکەمەوە بەڵام تاقیکردنەوەکە هات شێوازێکی زۆر زۆر ناڕەحەت و زۆر دژواری بەکارهێنا ئەیژەوە بوو ئەڵێ کە چووم جارێ مۆعیدەکە چەند ڕۆژێکی ماوە ئەمە یەک دووهەمینان بەڕوویەکی گرژ و تووڕەی و زۆر زۆر بێتاقەتیەوە ڕۆیشتم بەرەو ڕووی سێهەمینان لەگەڵ دانیشتم تونجلەکانیم ڕاکێشا چوارەم بە هەموو دەنگی خۆم هاوارم بەسەرا کرد نەگی یا ڕسوڵ الله صلی الله علیه و سلم ئەی محەممەد بۆچی قەرزەکەم پێ نادەیتەوە پێنجەمینیشان دەستی کرد بە قسەی ناشرین پێی وتی سوێن بە ئەڵڵا نەک خۆت بنەماڵەی عەبدولمەتەڵیبیش ئەوەتەی ئێوە هەن قەرز کوێر و هەر بنەماڵەیەکی خراپ و ئاوا بوون ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بێدەنگ بوو لە بەرامبەرە هیچ وەڵامێکی نەداوە ئەوە تەماشاکی ئیمامی عومەری کرد ئیمامی عومەر لە تووڕەبوونا ئەفەرمێ چۆن کەشتی ئەجوڵێ ئەڵێ چاوی یاری ئەکرد ئیمامی عومەر فەرمووی ئەی دوژمنی خوا ئەوە ئەدەب و ڕێستە لە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ڕووی کردە ئیمامی عومەر و فەرمووی یا عومەر بەڕاستی تۆ عەدالەت نەبووی لەگەڵ ئێمەیە و تۆ بە شێوازی پێویست قسەت نەکرد وتی یا ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم ئەو کابرا چی ماوەنەی لێ فەرمووی حەق وایە تۆ لەم مەجلیسەیە بە من بڵێ ئەی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم کە قەرزێکت کرد لە کاتی خۆیان جوان بیدەرەوە ئابم پیاوەش بڵێ براکەم کە تۆ داوای قەرزی کرد کەی ئەوە ئوسلوبە بە شێوازێکی جوان داوای قەرزەکەت بکەرەوە ئەمجا فەرمووی ئەی عومەر بڕۆ حەقەکەی خۆی پێبەرەوە چەند ساعێکیش لە خورمای بدەرێ لەبری ئەوەی کە تۆ ئەم پیاوە ترسانوە ئەفەرمێ چوو پارەکەی پێدایەوە 80 مسقال ئاڵتوونەکە دوای ئەوە ئەمجا ئەندازەی خورماشی وتی ئەوەش بیبە بۆ خۆت وتی ئەمە چی ئەم خورمایە ئەمە زیادەیە وتی ئەزانم بەڵام پیاوە سازم ئامۆژگاری کە دوون چاکە کارمین لەگەڵ تۆ ڕەنگە بۆ قسانە من تۆم ترسان بێت ئەوە لەبری ئەوەدا و گەدنم ئازاکە ئەڵێ کابرا وتی فەئوشهیدوکم ئەوە ئێوە بەشایەت بن ئەنی قەد ڕەضیت بالله رەبا وبالئیسلام دینە وبمحەممەد صلی الله علیه و سلم نەبیە چۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شایەتومانی ناوتی هەمووتان بەشایەت بن من کابراکی دەوڵەمەندم نیوەی سەرۆت و سامان و ماڵەکەم صدق بي على آل محمد على أمتي محمد صلى الله عليه وسلم لسر أمتي بيغمر صلى الله عليه وسلم بكي أدن بيدا أهم موقفة كبيغمر إخوة عليه الصلاة والسلام تاي تاقي كردوا بلان بيغمر إخوة عليه الصلاة والسلام سر أوهمنا راحة يقولوا قصة ناشرين بلان هيج والله مكابرين داو لكاتك إيش لكاتي قرزكشي ناتو كبيداتو
بەڵام ئەم ڕەوشتە جوانی پێ ئەم بێدەنگ بوونە بووە داعوە و بانگەوازی کابرا بەوەی کە ئەو بێت کە لە کاتێک گەورە زانای یەکێک لە گەورە زانای جوولەکەکان بوو و ئیمانی هێنا بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام. لەبەرە بەڕاستی لە زەمانێکی وەکو ئێستادا لە کاتێک وەکو ئێستادا ئێمە بەڕاستی زۆر پێویستمان بەم ئەخلاقیاتە هەیە کە ڕەنگە زۆر جار دەستگاکانی ڕاگەیاندن و هەموو دەستگاکانی بینرا و بیسترا و خوێنرا و کارن لەسەر ناشرینکردنی ئیسلام و مسلمانانیش کرد دەبێت. ئەبێت جارێکی تر بەڕاستی ئێمە ئەم ڕۆڵە بگێڕینەوە و ئەم شێوازە جوانە نیشانی خەڵکی بدەینەوە کە ئاینی پیرۆزی ئیسلام ئەم سیما جوانی هەیە نەوەکو بەو شێوازە ناشرینەیەکەوە خەڵکی نیشانی داوە. بەڵێ مامۆستا ئەم جۆرە لە بانگەواز پێویستی بە ماندووبوون و شەهادە و عیلم خوێندن و بەلاغەت و دەربڕینی ڕێوبۆچوونەکان نییە. بۆچی زۆربەی مرۆڤەکان لە پێشکەشکردنی ئەم بانگەوازە یان بوونە لەوەی کە ببنە بانخوازی ئەم ڕێگەیەن بەلایەنەوە زۆر قورسە، ینی تەواضع و ڕووخۆشی و زەردەخەنە و قسەی خێر و بێدەنگی و زۆرجار یام هەر قسە نەکردن بۆ خۆی شتێکی زۆر ئاسان هەموو مرۆڤ ئەتوانێت بیکە، بەڵام بۆچی بەشێکی زۆر لە مرۆڤەکان پێچەوانەکەی ئەەکەن لەبری تەواضع خۆ بە گەورە ئەزانن، لەبری ڕووخۆشی هەمیشە گرژومەوە، لەبری قسەی خێر قسەی ناڕەواکەن. بۆچی ئێستا هاوکێشەکەمان پێچەوانە بووەتەوە؟ طبعاً ئەو قسەی جەنابەت زۆر تەواوە، یعنی حتا بۆ نمونە کەسانێک کە ناویان مامۆستای ئاینیە یان کەسانێکی زانا و دانان یا کەسانێکی بانخوازن، حقیقەتەن ئەمانش ینی لە بوار و پێگەی خۆیان نەیتوانی وەکو پێویست بەڕاستی ئەم دەور و کاریگەرەی هەبێت. چونکە جاری وا هەیە خەڵکی لە هەموو شێوازێک تەماشای تۆ ئەکات و سوود لە هەڵوێستەکانی تۆ وەرئەگرێت چاک بێ یا وە خۆت خراپێ پەناگرین بەخوای گەورە. خۆی تەئسیر دروستکردن لەسەر خەڵکی و لەسەر بەرامبەر وەکو بەڕێزت ئاماژەت پێدا بەڕاستی ئەمە پێویستی بە شەهادە و بە زێر خوێندن و یا بەمە نییە یا حتا بانگەوازکردن بۆ دینی خوای گەورە سوبحانە وتعالە. ئەم بەرنامە ئێمە کە باسی ئەەکەین هەموو کەسێک ئەتوانێت لە جێگە و پێگەکەی خۆیدا ئەم ڕۆڵ و کاریگەریەی هەبێت و بتوانێت لە بەرامبەر خراپەی خەڵکیدا ئەم چاک بەکار بهێنێ، نەک ئەم لە کاتێکە حەق وایە لە بەرامبەر خەڵکیە تەواضع بنوێنێ ئەم خۆی بە گەورە بزانێ، لەبەرەوەی خۆی بە کەسێکی چاک نیشان بدا خۆی بە کەسێکی خراپ نیشان بدا. مسلمانێک بە سەراتێکە گێڕێتەوە لێ ڕۆژێ لەگەڵ مەجموعەی برادێکە چوون بۆ سەفەرێک بۆ شوێنێکی دوور، زۆر کەم سیارەی پیاتی ئەپەڕی، ئەڵێ قەدەری خوا بوو لە نێوەی ڕێگەکەیە ڕێگەیەکی زۆریشمان مابوو هێشتا سیارەکەمان پەکی کەوت. ئەڵێ سیارەیەک هات خەریب و بڕوات بە تەنیشمانە تێپەڕی، ئاماژەمان بۆ کرد وتمان بوەستە کە وەستا وتمان وەڵڵاهی ئەوە ئێمە لێمان قەوماوە و سیارەکەمان کوژاوەتەوە بەشک و ئێوە هاوکاریەکمان بکەن یارمەتیەکمان بن. هەڵە کە ئێمەیان بینی زانن ئێمە کەسانێکی مسلمانین، لەنە ئەو مەجموعەیشە قەشەیەکی ئیتالیان لەگەڵا بوو لەگەڵ چەند ئەتباعێکی خۆی، ئەڵێ کە ئەو حاڵەتیان بینی ئێمەڵە زەردەخەنیان کرد و پێکەنین، وتیان ئێوە چی ماوە بە ئێمەی نەکەن، یعنی ئێوە خەڵکی وەرئەگێڕن لە دینەکەی ئێمە و ئێوە شوێن دینی ئێمە ناکەون بەڵکوانی کە شوێن ئێمە ئەکەون ئێوە یانێنە سەر دینەکەی خۆتان و ئێوە شوێن پێغەمبەری ئێوە ناکەون شوێن محەممەد دەکەون، فەرموو با ئێستا محەممەدەکەی ئێوە فریاتان کەوێت و یارمەتیتان بات و لەو ناڕەحەتی ڕزگارتان کرد. ئەڵێ بەجیان هێشین ئەوە کە یارمەتیان نەدان قەی ناکە، بەڵام ئەوەی زۆر لەسەر دڵمان قورس و ناڕەحەت بوو ئەم قسە بوو کە بەرامبەر بە ئێمە کردیان. ئەڵێ ئیتر هەر چۆن بێ هەوڵێکماندا جوڵەیەکمان کرد و تۆزێ دەستکاری ئەم وار و ئەوەمان کرد، ئیتر لە فەزڵی خوا بەزیابێت ئەلحەمدولیلا سیارەکەمان کەوتەوە ئیش. ئەڵێ دوای ئەوە کاتێ بەڕێکەوتین ئەندازەیەک دوورکەوتینەوە بڵێن ڕۆشتین بەرەو دێیەکە، ئەلێ کە چوین تەماشامان کرد هەمان سیارەکە ئێمە داوای یارمەتیمان لێیان کرد تەماشاکەین سیارەکە وەستاوە. ئەلێ وەستیان وتمانەوە چییە؟ وتی سیارەکەمان کوژاوەتە و نازانین هینەکەی چییە. دەیوتمان ئێمە یا یارمەتیتان نەدەین بزانین بەشک و بە هەمومان چاکی بکەین ئینشاڵڵا، یا ئەوەتە ئەگەر زانن ئیشتان هەیە و ناڕەحەتن ئەو ئێمە مەجموعەیەکمان دائەبەزێ ئێوەوەی کە ئیشی هەیە با بڕوا سیارەکەی ئێمە ئیشەکان حەمە بگەنێتە تا دێیەکە و پێداویستەکانتان جێبەجێکەن. هەلێکە ئەو مووقیفەی ئێمەیان بینی زۆریان پێسەیر بوو و زۆر سوپاسی ئێمەیان کرد. ئەڵێ الحەمدولیلا یەکێک لەو شتە خۆشانی کە بیستمەوە بوو کە لە دوای ماوەیەک ئەو قەشەیە موسڵمان بوو
کاتێککە بینیمەوە طبعا هەموو جارێکی بینیم پێەکەن یعنی ئەو دیمەنە زۆر هەل لە بیری نەچوو چونکە ئەوان دەرونی ئێمەیان عەزیەتدا ئەڵێ ئەحواڵێ و برادرانم لێ پرسی کە لەگەڵیان بوون وتی الحەمدولillah هەمویان مسلمان بوون و بوونێتە شوێنکەوتەی ئاینی پیرۆزی ئیسلام بەڕاستی ئەم مووقیفەها خوای گەورە فەرمێ ادفع بالتي هي أحسن ولا تستوي الحسنة ولا السيئة چاکە و خراپە وەکو یەک نییە کاتێک کەسێ خراپە و لەگەڵاکات تۆ بەچی پاڵی پێوە بنێ ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم خوا فەرمێ جاری وە هەیە دوو کەسی دوژمن ئەکاتە دوو دۆستی خۆشەویست ئەم هەڵوێستە ئەم مووقیفە ئەم قسە جوانە کاریگەری لەسەر بەرامبەرەکەی دروستەکە لە بری تۆراندن و دوژمنایەتی و دوورکەوتنەوە لە یەکتر خوا فەرمێ كأنه ولي حميم وەکو دوو کەسی نزیک ئەوا لە یەکتر نزیکیان ئەکاتەوە خۆ ئەگەر ئەو کەسە نەژێتە سەر دینەکەی تۆ قسە بە دینەکەت ناڵێ خۆ ئەگەر چاکەی بۆت نەبێ زیانیشی بۆت نابێ خۆ ئەگەر بە خراپیش بە چاکیش لەسەری نەنووسی خۆ بە خراپ لەسەرێ نانووسی لەبەرە بەڕاستی ئەمانە بریتیە لە ئەخلاقیاتی ئینسانی مسلمان بریتیە لە ڕەوشی ئینسانی مسلمان بریتیە لەوەی کە چۆن قسەکانی وەکردەوەکانی دەیەوێ بەهێزیکان لە مەیدانی دەعو بانگەوازەکەدا دەبێ ئەخلاق و ڕەوشتەکەشی بەڕاستی لە بوارەدا ئەسپی خۆی تاوبات بەڵێ مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکەم مەشهەدی بەرپابوونی دادگای خوایمان بۆ بازەکە کە سێ کەس بە دەم و لەفز بە دەنگخۆشی قورئانەکەیان بە جیهادەکەیان بە بەخشینەکەیان ئەبنە یەکەم سوتەمەنی دۆزەخ و خوای گەورەش زۆر لیان تووڕێ ئەمانە لەبەرەوەی بە جەستەیان بە نیشاندانی ئەو کردەوەی خۆیان ڕیایی و ڕووپاماییان کردووە تەنانەت خوای گەورە لە قورئانی پیرۆزدا زۆر تووڕێ لەو کەسانەی کە لیمە تەقولون ما لا تفعلون شتێک گەڵێن و خۆیان کاری پێ ناکەن ئەم جۆرە لە بانگەوازە بێدەنگی کە ئێمە باسی یەکەین تا چەند دوورە لەم جۆرە سزایە تا چەند دوورە لە ڕیایی و ڕووپامایی وەکۆڵێ مرۆڤ وەکو بانگەوازەکانی تر یا وەکو وتاربێژە یا وەکو جیهادکار و خەباتکارێکی ڕێی جیهاد کۆمەڵێ ئەرک و پرەنسیپی بەسەرا جێبەجێ ناکرێت کەواتە ئەمەش یەکێکی دیکەنیە لە گەورەی بەخشەکانی ئەم جۆرە لە بانگەوازە طبعا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ إن الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم شێوە و مەنزەری ئێمە و ئەوانە خوا تەماشای ئەوە ناکە بەڵکو ينظر إلى قلوبكم وأعمالكم خوا تەماشای دڵ ئەکا لەگەڵ کردەوەدا یعنی ئینسان جارێک کردەوەکەی زۆر جوانە بەڵام ناخی وا نییە لای خوا دەوری نییە ها بازافەتێکە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم بڵێن فلانە تقوم الليل وتصوم النهار يعني شو نيش بروج والرسول صلى الله عليه وسلم إنها غير أنها تؤذي جيرانها بلسانها بس باني أزيتي دراوسي كان يدا في صلى الله عليه وسلم لا خير فيها هي في النار خيري شاكل لو أخذت الثانية ولا أقرأ بويا كردوي إنسان جاري كردوي شاكا كزور مهمة دوهم بريتين لإخلاصك بريتين لكاربو خواكدنك بريتين لخوا بيما بزبونك بریتیە لەوەی کە دڵت بۆ خوا بێت ومەبەست ڕەزامەندی خوای گەورە بێت تەبارەکە وتعالە ئەگەر ئینسان ئەم دڵپەیوەستی هەبوو بۆ خوای گەورە سبحانه وتعالى سبحان الله خواوە ئەکات کاریگەری لە دڵی بەرامبەرەکەشیدا دروست ئەکات ئەنی وە ئەکا خەڵکێک بە بینینی ئەم کەسە بڵێت والله ئەو فڵان ئەو زەلامە ئەو کەسە خۆ من نایشی ناسم بەس سبحان الله هەل لە خۆوە ئەچێتە دڵتەوە والله هەل لە خۆ ئەو پیاوەکی زۆر سەرڕاست دیارە تۆ جارێکی بۆ دوکانێک بۆ بازار شتە کڕیت ئەو بە دوکانێکە داگەڕیت چەند دوکانێک و پیاوێک گەبێنێت و ئەڕۆیت و ئەگەڕیتەوە هەل لە خۆوە ئەم پیاوە شێواز و وەجه و شتی ڕاد ئەکێشێت پیان ساسم فەرمێ الأرواح جنود مجندة فما تعارف منها ائتلف وما تناكر منها اختلف ئەنی ڕۆح حەیانەتەکان کۆمەڵی سەربازی ئامادەکراون جاروات تۆ کەسێک گەبینی ها طبع و شێواز و سروشی لە تۆ نزیکە لە خۆ زوو تێکەڵ بوون دروستە بێ و زیاتر ئەتوانی لەگەڵی تۆ بەردەوام بی و کەسی واش هەیە لەگەڵ یەکەم دیدار و بینینە هەل لە خۆ سبحان الله عەلەیهی والله خۆ من کەسە ناشی ناسم بەس هەل لە خۆ ناچێتە دڵمەوە هەل لە خۆ بە طبعم ناخۆ مۆستا جاری وا هەیە ئاگرێت لە ڕق و تووڕەییش لە بەرامبەر کەسێکا لە دڵتا هەیە بەس بە سەلامکردنێکە ئەو بەرامبەرتیەکان و کۆڵێ دڵت یەک پارچە بێتە ئاوێکی سازگار ڕەحمەتی خوا لێ بێت زۆر تەواوە جا خۆی خاڵێک هەیە زۆر گرنگە ئەوش ئەوەیە کە ئێسێ ماڵین ئێمە مانوێ بانگەوازکەین بۆ دینی خوا سبحانه وتعالى
بە بێدەنگی چۆن جاری وا هەیە ڕەوشتێکی جوان ئەخلاقی جوان لە بەرامبەر کەسانێکە کە عەبدوڵای کوڕی مبارەک ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بکەیتێکە لە گەورە زانانی سلەفێکێکە لە خواناسانی تابعین کە لیان پرسی باشە ئەم ڕەوش جوانیە ئەم تەئسیر و کاریگەریە لەسەر بەرامبەر ئەمانە لە چیا کۆ ئەبێتەوە گەر بە چەند خاڵێک پێمان بڵێ ئەی فەرمووی ئەمانە هەموو ئینسان توانێت لە سێ خاڵە کۆی بکاتەوە خاڵی یەکەم لەوانە بریتە لە بەسط الوەجه یعنی ڕوت کراوە بێ لە بەرامبەر خەڵکیدا کەسێکی عەبوس و کەسێکی تووڕە و کەسێکی یعنی ئێستا جەریری کوڕی عەبدوڵڵا ئەفەرمێت والله هاتم بۆ مەدینە بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەر صلی الله علیه و سلم وتاری ئەدا وتاری جمعە کە بینی فەرمێ زەردەخەنەی کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم بە خێراتی کردم ئەفەرمێ لەو کاتەوە حتا رسول الله صلی الله علیه و سلم وفاتی کرد والله جارێک نەبووە کە منی بینێ بێ ئیلا زەردەخەنێکی بۆ من کردووە لەبەرەوە یعنی ڕوت کراوە بێت دائما ئینسان وانە بێ کەسێکی عەبوس و کەسێکی تووڕە و کەسێکی بێتاقەت و حەل لە خۆکە یعنی کە خەڵک ببینێت حەزی بە چارەی نەبێت جا حەقیقەتەن ئەم ڕووکراوەی و ڕووخۆشیە بەڕاستی زۆر زۆر ڕۆڵ و کاریگەری هەیە لە دڵی خەڵکیدا حەز دەکەم نمونەیەک لەسەرەوە بە عەرزکەم ئێمە لە مزگەوتی خۆمان جاری وا کە دائەنیشین بڵێن ئەگەر مەجال بێت چەند دەقیقەیەک پێش بانگ کەچم لە میحرابەکە دائەنیشتم وتە نوێژخۆنەکان کە دێن سەلام و مەرحەبای یەکترەکەین و چاک و چۆنی یەکترەکەین و زەردەخەنەیەکەکەین بەرامبەر بە یەکتر و جارێک پیاوێکیان پیاوێک هاتە لام وتی مامۆستا دوای نوێژێک وەڵای قسەیەکم هەیە بیکەم وتم فەرموو وتی بۆ خوایە مامۆستا کە ئاوا دێمە ئێرە و جارێ ئەوە دانیشتم زەردەخەنەیەکەکەیت و مەرحەبامانەکەی سوێن بەخوا سەیارەیەکی کیلۆمەتر سفرم بەنێ بەقەر ئەو دیمەنە بەلامەوە خۆش نییە طبعا هەر کەسێک کە تەعبیر لە شتێ بکات لە حەز و ڕەغبەتی خۆی نمونەکە هێنێتەوە یعنی من ئەوەم بەنێ بەقەر ئەوم لەلا خۆش نییە کە مامۆستا زەردەخەنە و سەلام و مەرحەبایەکە لەگەڵ نوێژخوێنەکەی خۆیە یعنی تۆ دەتوانیت بەمە ئەگەر وتاریش نەبێت وتاری جمعەش لە مزگەوتەکەی خۆتە بەڵام ئەتوانیت ئولفەت و خۆشەویستیەک لە بینی خۆت و خەڵکیە دروستکەیت کە یعنی خەڵک لە شوێنی تریش باسکە بڵێ واللهی ئێمە مامۆستایەکمانی ئەوە مەلایە یا ئەوە ئاوای نەک ئینسان ینی بەڕوو گرژی و ڕوو ینی عەبوسی و جۆری خۆی نیشان بداکەوە خەڵک حەزی بە چاری نەبێ دووهەمینان عەبدوڵای کوڕی مبارەک فەرمووی بەذل المەعروف ئینسان دائیمە چاکە پەخش و بڵاو کاتەوە بە نێو خەڵکیدا ئینسانی موسڵمان وەکو ئاو وایە لە هەر شوێنێکا بێ شتێ سەوزەکە بەرهەمێکی هەیە خزمەتێکی هەیە بە قسە بە هەڵوێز بەکردەوە حتا بێدەنگبوونەکەیشی بەڕاستی خێر و چاکەی تایە خاڵی سێهەم فەرمووی وەکەف الئەذە دائیمە ئەزیەت و ناڕەحەتی خۆت لە خەڵکی بگرێتەوە ئەمەیە یعنی ڕەوی جوانی ئەمەیە ڕوت کراوە بێت لە بەرامبەر خەڵکیدا چاکەت هەبێ بۆ خەڵک ئەزیەت و ناڕەحەتیت نەبێ بۆ خەڵک ئەمە پێوتری حوسن و خوڵق کەسێک کە خاوەنی ئەمە بێت طبعا خۆ ئەمە زۆر جاریوە هەیە ئەمانە کردنی ئیشێک نییە یا کردنی قسەیەک نییە بەڵکو جاریوە هەیە بێدەنگبوونێکە بەڵام ڕووخۆشیەک تەئسیری لەسەر بەرامبەرەکەت هەیە کەسێک جاریوە هەیە دێت بۆلات ئەوێت ئیشێکی بۆ بکەی بۆ نمونە ڕەنگە تۆ ئیشت پێ نەکرێت بەڵام کە هات لەگەڵ تۆ بەڕوویەکی عەبودەکە کابرا هات ڕووی خۆت گرش کرد و بێتاقەت بووی یعنی ئەگەر بۆشی بکەی کابرا زۆر دڵی خۆش نییە بەڵام ئەگەر بۆشت نەکرێ بەڵام بەڕوویەکی خۆش و قسەوە لەگەڵ کابرا کرد ئەڵێ قەیچێکە یعنی حشتێ لە دڵیا دروست نابێت چونکە تۆ بە شێوازێکی جوان تەئسیرت لە دڵی ئەو کەسە کردووە و بە شێوازێکی جوان مامەڵەت لەگەڵدا کردووە و ئەو یەقینەی بۆ دروست دەبێت لە ڕووخۆشەکەی تۆ کە ئەگەر تۆ ئەم کارت بۆ بکرایە حتمما کارێکت بۆ ئەنجامەدە ڕاست مامۆستا لە پێشەکەم ئاماژەم بەوە کرد کە زۆر جار بەهۆی کردەوە و دەستپاکی و ڕووخۆشی کۆمەڵێ تاجر و بازرگان وڵاتیان موسڵمانە بێ مرۆڤ لە پێگە و بی ئەو ژینگەی خۆیدا شۆفێرێکی تەکسی دوکاندارێ بازرگانێ ئافرەتێ لە گۆڵانەکەی خۆیدا مامۆستایەک لە قوتابخانەکەیدا تا چەند هەمومان ئەتوانین ببین بە بانگخواز بۆ ئەم بانگەوازە وە کۆڵێ چۆن وتمان پێویستی بە شەهادە و دەربڕین و کۆمەڵێ ماندووبوون نییە ئایا هەمومان ئەتوانین بۆ ئەم بانگەوازە بینە بانگخواز هەر یەکێ لە ئێمە ڕۆژانە خەریکی ئیشێکە خەریکی کارێکە وەکو جەنابە فەرموو هەیە دوکاندارە هەیە مۆزەفە هەیە مامۆستایە هەیە
ئیشی وەستا و کرێکاری و ئەمانە ئەکات بەڵام دەتوانێت بە پیشە و کارەکەی خۆی دینەکەی خۆشەویست کات لای خەڵکی ینی خەڵک بڵێ مامۆستا فڵانە کەس کاک شێخ فڵانە کەس کاک حاجی فڵانە کەس ینی بە نمونە بهێنرێتەوە لە دەستپاکی لە ئەمینی لە خاوێنی لە چاکی لە ناخپاکی لە ئیش و کردەوە جوان یعنی ئەمە بۆ خۆی ڕۆڵ و کاریگەری بۆ ئەو کەسە هەیە هەم بۆ دینەکەی هەم بۆ ژیانی دنیای باش ئەگەر سەرڕاست بێ ئەم کەسە زیاتر قازانج و پارە و دەستکەوتی زیاتری نابێ خەڵک زیاتر ڕووی تێ ناکات باش ئەمە لەلایەکی ترەوانێ دائیمە ئەم کەسانە خەڵک دێت دەردەدڵی خۆیان لە ئاکات دائیمە تۆ دەتوانیت زیاتر یعنی هانی خەڵکی بدەیت کە ئامۆژگاریان بکەیت لە ڕوانگەی ئیشەکەی خۆتەوە ئێستا تۆ ناتوانانی کەسێک لێ دوکانی شتێکت لێ کرێت تۆ ناتوانانی یەکسەر بۆ نمونە تۆ حەل لە خۆتۆ پێڵ کاکەوە تۆ بۆ نوێژ ناکەیت تۆ بۆ ئەوە ناکەیت حەل لە خۆیانی کابرا نازانێ بە نوێژەکانیان نایکا بەڵام جاری وا هەیە کەسێک بە حکمی دەستپاکی و ئیشەکەیت خەڵک زۆر جار دێتە لات متمانی پێت هەیە سیقەت پێ هەیە کابرا نازانی کێیە کوڕی کێیە ئیشی چییە بەڵام تەماشاکەی وردە وردە دەتوانی هەنێ پرسیاری لێ بکەیت هەنێ کاریگەری لەسەر دروستکەین ئەویش بە خۆشەویستی تۆوە تەماشاکەی دێ بەرەو دینەکە دێ بەرەو مزگەوتەکە طبعا ئەمە چۆن بە بارە ئیجابیکەیە وایە بە بارە سەلبیەکەش ڕۆڵی خراپی هەیە ینی من خەڵکم بینیوە کەوتوێتی من پیاوەکەم ئەوەندە خراپە کە ئەهلی مزگەوتیشە بەداخەوە پیاوەکەم ئەوەندە خراپە کوڕەکەم لە تاو باوکی وازی لە نوێشێنە ئەڵێ وەڵی من ئەگەر ئەو ئیسلامەتی و دینداری بێت من نایکەم طبعا فکرێ خۆ بۆ خۆی غەڵەتە چکە نە من و ئەوەی مە ناتوانین تەمسیلی دین بکەین چکە ئین الدین عند الله الئیسلام ئەو دینەی کە لای خوایە کە ئیسلامە ئەوە بریتیە لە قورئان و لە سونەتی صحیحی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئێمە ئینسان ئەکرێ هەڵە بکەین خۆ ئێمە مەلائیکە نین معسووم بین یعنی پارێزراو نین لە هەڵە و پەڵە ئێمە کەوینە ناو هەڵە و پەڵەوە بەڵام ئەم کەسە تەماشاکەی نمونەیەکی ناشرینی نیشانی خێزان و منداڵەکانی داوە بەڵام کەسی واش هەیە تەئسیری هەیە لەسەر ماڵە خەزورانی لەسەر بەرودراوسەکانی زۆر جار یعنی من بۆ خۆم چەندها جار ئەمانەم بینیوە یعنی کەسێک ئەوەنە ڕووخۆش بووە ئەوەنە ڕەوش جوان بووە ئەوەنە ئەخلاقی ڕێک و پێک بووە لە ناو گەڕەک و دراوسەکەی خۆیە چەندها کەسی هێناو بەرەو مزگەوت و بەرەو ماڵی خوای پەروەردگار تەبارەکە و تەعالا کەسی وا هەیە لە دوکانداریەکەی چەندها کەسی هێناوە بەرەو مزگەوت و بەرەو لای خوا کەسی وا هەیە لە مۆزەف و دایرەکەی خۆی کاریگەری لەسەر چەندها مۆزەف و لەسەر چەندها خەڵکی تر هەبووە تەماشاکە ئەوان ڕەشوە خۆن بەرتی لە خۆن پارەی حرامە خۆن ئەمیش هەژارە پیاوی فەقیرە بەڵام ئەم دوورە لەو ئەخلاقیاتە ناشرینانەوە باشە شتێک هەیە لە نەفسیا پرسیارە دروستە بێ باش ئەم کەسە بۆ ئەم شتانە ناکات ئایا ڕێگریەکە چییە کاتێککە بە دواداچوونی بۆ ئەکات تەماشاکە ئەمە خاوەنی کۆمەڵێک قیەم و بەهای زۆر گەورەیە کە دینەکەی فێری کردووە کە ئاینی پیرۆزی ئیسلامە کە دینەکەی وای فێر کردووە کە ئەم کەسە لە هەموو موقعێکە چاکی و سوود و ڕێکوپێکی خۆی هەبێت ئەخەسە کەسی وا هەیە تۆ چاک بە ئەویش چاکە ئەگەسەکە خراپ و ئەویش خراپە بێت نە کەسە چاکەکان هەمیشە چاکن ئەگەر کەسەکەی بەرامبەری چاک بوو ئەم ئەحسەنە یعنی چاکتر ئەبێ بەسەر ئەودا ئەگەر ئەو خراپ بوو ئەم خراپە ناکات وەکو خوای گەفەرمی ادفع بالتي هي أحسن يعني أم پاڵ بە خراپەکەەوە ئەنێت بە کاری جوان بەشتی جوان مامەڵی لەگەڵا ئەکا لەبەر ئەوە وەکو بەڕێزت ئاماژەت پێدا چەندە وتاری مامۆستایەک ئامۆژگاریەک بانخوازێک دەور و کاریگەری هەیە لەسەر خەڵکی هێندەی ئەوە زیاتر مامەڵە و تیجارەت و بازرگانی هەر ئەو وڵاتی ئەندەنووسیا کە بڵێن ڕۆڵ و کاریگەری تاجیرە بازرگانەکان و مسلمانەکان بۆ لەسەری دوای ئەوەی کە ئەو هەموو ناڕەحەتیەش بەسەر مسلمانان داهات دوای ئەوەی کە وڵاتیان داگیر کرا ئەخیر شوێن کە غەڕناتە بوو کاتێککە حاکمی مسلمانان تەسلیمی حاکمی سەلیبیەکانی کرد کۆمەڵێک نزیکەی 80 خاڵ لەگەڵیان نووسی کە مافی مسلمانان ئاوا بەپارێزە لەو ڕۆژەی کە ئیمزای کرد دەستی کرد بە گریان و زۆر ناڕەحەت بوو لەسەر ئەو حاڵەتی کەوا بەسەری هاتووە بەڵام ئیسپانیاش هەتا ئێستا کە زۆرێک لەو حەزارەتەی مسلمانان کە لەو وەختەیە بووە
لەبەر ئەوەی زانوێتی ئەمە حقیقەتی ئیسلام و ژیانی مسلمانان بۆ لەو کاتەدا توانیوێتی بیپارێزێ کە تاریقی کوڕی زیاد و چەندەها سەرکردەی محەممەد فاتح و چەندەها سەرکردەی مسلمانان هەیە کە تا ئێسش لەوێ بەڕاستی قدر و حرمەت و ڕێزی خۆی هەیە ئەوە بەڕاستی ئەو ئەخلاقیاتە بووە کە تەسیری سەر و خەڵکە کردووە و هیدایەتیان وەرگرتووە. زۆر باشە مامۆستا کۆتا پرسیارم ئەو فەرمودەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوار پرسیار لە سەحابەکە ئەمڕۆ کێ بە ڕۆژووە کێ نانی بە فەقیرێ داوە کێ تەشیع جەنازەیەکێکی بەڕێ کردووە و لە سییانیانە پەیوەندی بە نێوان تاکەکانەوەی کۆڵێ بانگوازێکی بێدەنگانەیە کە سەیدنا ئەبوبەکرە فەرمێ من ئەی پێغەمبەری خوا پاشان سەردانی نەخۆش دەزێنان بەسەری هەتیودا سەلامکردن ڕووی خۆش زەردەخەنە کەلیمەی طیبە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم هەموو زایڵە جوانانەی باس کردوون ئەمانەش تا چەند ئەچنە چوارچێوەی ئەم جۆرە لە بانگەواز ئێمە تا چەند ڕۆژانە ئەتوانین بە ئەنجامدانی ئەمانە بە سەردانی نەخۆشیە کە هەم ئەرکە لەسەرمان وەکوەی کە خزممانە هەم بە دەزێنان بەسەر هەتیوێکی بنەماڵی خۆماندا بێ یا دراوسێماندا بێت تا چەند ئەتوانین هەم دڵی ئەویش خۆشکەین هەم ڕەزامەتی خۆش بەدەست بێنین. تەمەن ئەو کارانەی کە بەڕێز داماژەت پێدا ئەوە کۆمەڵی نمونەی زۆر زۆر جوانن لە کاری ئینسانی مسلمان. تۆ تەماشاکە کەسێک لە گەڕەکەکەمانە نەخۆش ئەهلی مزگەوت نییە بەڵام ئێمە ئەچین سەردانی ئەەکەین بۆ لای ئەم پیاوە هەر سەردانیەکەین پیشی ناڵن فلانێک زەوت تۆ بۆ نایی بۆ مزگەوت و تۆ بۆ نوێژناکەی تۆ ئەمانە ئایا چوونی مامۆستای مزگەوت و ئەهلی جەماعەت و بەرودراوسێ بۆ لای ئەم پیاوە بە جۆرێک لە جۆرەکان بانگەوازی ئەم پیاوە ناکات کاریگەری لەسەر دڵی دروست کات یا جاری وهەیە جەنازەی دێ بۆ مزگەوت کابرا جارێ ڕەنگە کوڕ و کەسوکارشی ئەهلی مزگەوت نەبێت یا تۆ ناشی ناسی بەڵام تەماشاکەی خەڵکی مزگەوت چەند سەد جەماعەت نوێژی جەنازەی لەسەراکە لەگەڵ لێ ڕۆن بۆ سەر قەبران ئەمە تەئسیر لە دڵی ئەو کەسادا دروست ناکات. ئێ باش خۆ تۆ هیچی پێ نەوتوە تۆ ئەرکێکی واجبی خۆش جێبەجێ کردووە بەڵام بێگومان تەئسیر و کاریگەری لەسەر ئەو هەیە. جا شەیخ الئیسلام ڕەحمەتی خوا لێ بێ فەرمێ تەماشا ئەم تەعالیمە جوان تەبعاً باسی ئەوە ئەکا کە تۆ چۆن کاریگەری لەسەر خەڵکە بێ بە قسەکردن نە وەکو ئەوەی کە باسمان کرد بە بێدەنگی کە ئەفەرمێ صل من قەطەعەک کەسێکت هەیە هاتو چۆن ناکە تۆ هاتوچۆی کە لە پێناوی خوای گەورە تۆ ئەطی من حەڕەمەک کەسێک لە هەمووشێک تەنانەت لە سەلام و کەلامیش تۆی مەحروم کردووە تۆ سەلامی لێ بکە تۆ پێی ببەخشە و تۆ کاری چاکە بکە لەگەڵی تعفو عمن ظلمە کەسێ زوڵم مستەمی لێ کردووی بەڵام تو عفو لێبوردەی هەڵبژێرە لە بەرامبەر ها تەماشاکە سێ کەلیمە بەڵام دنیایەک ئامۆژگاری و دڕ و گەوهەر و شتی جوانی لەخۆ گرتووە لەبەر ئەوەی ئەمانە کەسێک قەتعت دەکا بەڵام تۆ دەیگەیەنیت چەنە کاریگەری هەیە لەسەر ئەو کەسە کەسێک بێبەشت دەکا بەڵام تۆ یارمەتی ئەدەی کەسێک زوڵمت لێ ئەکا بەڵام تۆ زوڵمەکەی لێ ناکەیتەوە ئەویسە خەڵک دێ فڵان کەس ئاوای پێوت و ئاوای پێوتیت بەڵام تۆ مووقیفەکە وەکو ئەو نییە جاروێ ئەم هەڵوێستە جوانی تو ئەگاتەوە بەو کەسە وڵای لە شوێنێکە ئەزانی باسی تویان کراوە بەڵام فڵان کەس زۆر مووقیفی جوان بوو ئەم قسەیە کاریگەری لەسەر بەرامبەرەکەی دروست دەکات یەکسەر ئەیگۆڕی کا بە کەسێکی چاک یا وەکو بەڕێز داماژت پێدا کەسێک جاری وەحی زۆر شتی ناخۆش لە بەینیانە بووە و یا جاری وایە دوورا و دوور خەڵک شتی هێناوە لە بەینیانە ئەو نەشت لە دڵیانە دروست بووە بەڵام کاتێ بە یەکتر دەگەن ئەگەر بەڕۆیکی خۆش و سەلام و کەلام و حواڵ پرسیە بکەن سبحان الله ئیتر ئەو کێشانە بۆ خۆی وردە و دەئەڕەوێتەوە و کۆتایی پێێت ڕاست مامۆستایان زۆر سپاس دەکەم و خوای گەورە پاداشتی بە خێرداتەوە بەشتان ساڵ زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تام ساتە بینەری بەرنامەکەمون تا بە گەیشتنەوەی تر بە خوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ وەختێک چوومە ناوی سەرپێڵ چ سەرپێڵێکی چاو ناوێنێ بخوارە ڕمیاگە ژن هاوارەکە مناڵ هاوارەکە باوک هاوارەکە دایک هاوارەکە چه محسوس
شوندی بسیاکە ئاوا لەم نیشتیمانەدا خەمەکان بەدەست کارەساتی سروشتیەوەن و خەڵکی ئاواری سەر جادە و شەقامەکان کردووە لای خواوە هاتووە و پەنای ئەو خەڵکەش هەر بۆ خوایە هەنا بەرخوا کێمە بتوانیم خوا لە هەرچی جەنب و خەریکە ئازمایشمانەکە لەم ئازمایشە سەربوڵەند بین لە گۆشەیەکی تری نیشتیمانەوە خەمەکانی نیشتیمانتان پێشکەش دەکەم لە کەناڵی ئاسمانی پەیامەوە چاوەڕێم بن بسیاکە ئاوا